بینەرانی خۆشەویست، ئەم کاتتان باش، جوانترین و گەرمترین سڵاوێمەتان پێشکەش هیوادارم لە هەرجوهان ساف و سڵامەت بن. لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەوتوی تەلەڤیزیۆنی پەردۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی. لەم بەرنامەدا لە بەرنامەی هەفتەدا میزگردێکمان تەشکیل داوە بە بەشداری هاوڕێیان ئیبراهیمی باتمانی و ئیسماعیلی وەیسی بە بۆنەی نزیکبوونەوەی ساڵیادی مەرگی ماسای عەزیز و ڕاپەڕینی شۆڕەشگێڕانەی خەڵکی ئێران. لەم رابطەیە پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم بە خێراتنی هەردوو هاوڕێی خۆشەویست دەکەم بە خێراتن بۆ بەرنامەی ئەو هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم، سڵامەگەرم بە بینندگان و بە هاوڕێی ئیسماعیلیش. سپاس بەوە کە مەخسان یاختیام ناکاتە گۆڵنەی واتە یاختامەز بۆ هاوڕێی ئیبراهیمە و بینندگە لە مەحتەرەمە تەلەڤیزیۆنە پەرتۆ فەرموون. زۆر سپاس، زۆر مەمنونەوەی کە داوەتەکەیمەتان قبول کرد. هاوڕێیان هەروەکو ئاگادارن من حەزەکەم لە ئەمە بڵم کە هەر پرسیارەکەم لە هەردووکتانە، پرسیارەکەم ڕوو لە هەردووکتانە، هەر کامێکتان لە جوابی پرسیارەکەدا لە زاویە خۆتانە و گۆشەنەگای خۆتانە و جواب بە پرسیارەکە مەدەنەوە. هەروەکو ئاگادارن ئەوڕۆکە 4 شاریوەرە حدودی 22 ڕۆژی ماوە بۆ ساڵگەردی مەرگی ماسای عەزیز و ڕاپەڕینی شۆڕەشگێڕانەی خەڵکی ئێران. حەزەکەم ئاوا بڵێم ئەبعادی ئەم خیزش و ئینقلاب و شۆڕش و ڕاپەڕینە لەسەر کولیەتی مەوجودیەتی جمهوری ئیسلامی ئەوەی کە معلومە و هەموو کۆمەلگا و هەموو خەڵک و زۆربەی خەڵکی دەرەوەی ئێرانیش ئاگادارن کە چەندێک فشاری هێناوە بۆ جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی لە تەنگنایە قەرار داوە. هەروەکو ئاگادارن لە ئێدامەی ئەم هەموو ناڕەزایەتی و پۆم خواردنەوەی ئەو هەموو ناڕەزایەتی و قین و تووڕەیی خەڵکی ئێران دەست بە جمهوری ئیسلامی، ئێستا جمهوری ئیسلامی وەحشەت کەوتۆتە گیانی لە ترسی ئەم ساڵگەردە یعنی 24 شاریوەر کولی نەهادای ئەمنیەتی و ئینتیزامی و سەرکوبگەری جمهوری ئیسلامی کەوتونەتە خۆ وەسیعەن هەر لێسەوە دەستیان کردووە بە بگیر و ببەند لە سەراسەری ئێرانە و بە تایبەت لە کوردستانە. و سەرانی ڕیز و درشتی جمهوری ئیسلامی زەرخانی دەکەن، پرۆپاگەندە دەکەن، وەحشەتی خۆیان ڕوو بە کۆمەلگا هەڕەشە و گرۆشەکانی خۆیان نیشانەدەن تا مانعی بەرگوزاریەکی زۆر وەسیعی توودەیی و جدی کە خۆیان جمهوری ئیسلامی زۆر باشەزانن لەگەڵ چ قین و تووڕەیەکی و کۆمەلگا ڕوبەڕوون. حەزەکەم نەزەری ئێوە لەم بابەتەوە ببیسم و چۆن ئەرزیابی لە 1 ساڵی ئێعتراز و مبارزە تا بە ئەمڕۆ چی گوزەراوە و چۆن ئەرزیابی دەکەن و چۆنی دەبینن و لە ساڵگەردی 24 شاریوەرە پێتان وایە چه اتفاقێکەوێ. حەزەکەم لە پێشە هاوڕێ ئیبراهیمی باتمانی جوابی ئەم پرسیارە بداتەوە. جارێتر سڵامەگەنم و بینەدەگان عزیز. معلومە ئەم جۆنبەرسەر نەبوونیە و ئەم مبارزەیەکەوە پارەکە دەستی پێکرد و مەحسای عەزیز گیانی بەخت کردووە بووە ئەوەی کە دەستی پێکرد هەر لە تارانە و بات کێشایە سەقز و ئەمانە و بە تەواو سەراسەر کوردەواری و ئێرانی گرت. معلومە زەربەی گەورەی بوو بە جمهوری ئیسلامی، باوجودەوە جنایەتی گەورەی کردە و کەنیشکە بێگونا کوشت، ئەما گەورەترین زەربە بوو جمهوری ئیسلامی بوو. مەسەڵەن ئەم کابوسە ئەم جنایەتکارەیدا ئەم دەم و دەستگای هەموو سەرکوبیەوە بە پۆڵ ئەو مردمە سازمان داگە بوو منەوەی خۆی و بوو سەرکوتکردن مردم 45 ساڵە خەریکە ئەمە شغل شەریفی بووە. ئەمە کێشانە چاوسە مردم توانیان بە ئەتەحاد توانیان بە دەست خاڵی واقعەن، ئەمە ئەتەحاد بە جورعات بە قودرەتە و بە تووڕەیە و کە حەق خۆیانە هاتنەمەیان و وتیان دنیا بە پوسترێ نەگیریاوە تۆ بە مەیل خۆت گەزیەکەیت و بە مەیل خۆت بکوژیت و بۆڕی. مردم هاتنە خیابان و ئەو حکوومەت باوەڕێ نەیەکرد بەم شکڵە مردم هێرشەی لێ بکەن. مردم حمڵیان لێ کرد لە مقابل سپایە، لە مقابل بەسیجیە، لە مقابل سەربازان و گومنا و ئیمام زەمان و نەهی ئەزمونکەر و هەموو جڕوجانەوەر و جنایەتکار و مفتخۆر و ئەنگەلیانە هەست. مردم ئەمەیانیان دادواوە.
مردم ئەمیانە دادواوە ئەمە شکست گەورەترین شکست بۆ جمهوری ئیسلامی جیالەوە نەخش ژنان لێرە مەسەڵەن ژنان توانیان بە حەجابێکی بۆ جمهوری ئیسلامی 45 ساڵە بە زۆر تفەنگ بە شکنجە بە جەریمە بە ئەسید پاشین بە هەزار جنایەت 45 ساڵە بە زۆر حەجابی کەسەر و مەردمە توانیان مردم حەجابیان پەر کرد بە تایبەت جوانەکان حەجابەکانیان پەرت کرد سووتانیان ئاخونەکان ئاخون نێوێرا بێتە دەرەوە واقعیت ئەوە ساگەرەکتە بی جایگای ئەم شۆڕش و ئەم جۆنبستان نگونیە و لەکوێ بوو قدرەتەکەی لەکوێ بوو قدرەتەکەی هەنی دەیان سەعات لەسەری قسەکەی جمهوری پایەی جمهوری ئیسلامیان لەرزان جمهوری ئیسلامیان بەو شکڵە وای پێکرد کە گشتیان کەفتنە تەکاپوو هەر بەو بوونەوە مەڵا نێوێرا لە ماڵ بێتە دەرەوە ئەمامە پەرانیان پێوە چێ بێت ئەباکانیان فرێدا کڵاوەکانیان ژنەکان جوانەکان تا بۆ بوونەوە یەکێک لەمانە ئەمە یەکێک لەوە بوو کە مردم نفرەت خۆیانیان بە جمهوری ئیسلامی نیشاندا هەرچەند لە ساڵەکان 96 و 98 هات نەخیاوان سەدان شار لە ئێرانە هاتە خیاوان و خیامیان کرد و بەرئەلەی جمهوری ئیسلامی وێسان و حتا سەدان نەفەر کوژیا هەزاران نەفەر زندانی کریا لە نەخڵستانەکان ماشەرا دەیان کەسیان بێگونا کوشت هەزاران کەسیان لەجێ شکەنجە و زندان و تیرباران و هەزار بەدبەختیان لەسەرەوە مەردماورد مردم ئەمانە لە دڵیان بوو بە نەزەر من جمهوری ئیسلامی 96 متوەجێ بوو جامعە لە جمهوری ئیسلامی عبورێ کردیە کارگەر لە جمهوری ئیسلامی عبورێ کردیە معلمان لە جمهوری ئیسلامی عبورێ کردیە دانیجوو ژن و ئازادیخوا و کۆمۆنیستەکان و بەرابەری تەڵەبەکان و ئەو ئینسانەی شرافەتمەندە وا دڵیان نەسووتێ بوو یەک زندگی باشتر جمهوری ئیسلامی متوەجێ و مردم دیگەرەکی نییە ئەمە تەنیا شتێک وا لە دەستێ بوو و ئیسەیش هەر ئەوە لە دەستێ و بەشکەم سەرکوتەکەس توانیە ئەو جنبشە وێنێت عقب نشینەی پێ بکە نە ئەوەیە کە ئاتەش بەس بکردی نە ئەوەیە کە سازش بکردی 98 هەر بەم شکلە تۆ بەرەو تا هەگەیە 1401 لە 1401 فرە تونتر بوو فرە عمومیتر بوو فرە گەورەتر بوو فرە جەسوورتر بوو بە نەزەر من فرە سازمان یافتەتر و مردم بێتەوەهم هاتنە خیابان وتیان تومان گەرەک نییە ئەم ڕژیمانە گەرەک نییە بەسمانە زڵم بەسمانە فەقر بەسمانە نەداری بەسمانە زەندان بەسمانە کوشتن تۆ چ کارەی ئەم حەقە کی بە تۆدایە تۆ بە بەیر خوات جنایەتەکەی دزیەکەی سەرکوتەکەی ئیعدامەکەی پاپوشدوزیەکەی دروەکەی شەو و ڕۆژ خەریکی جنایەتەکەی و دوایە خۆتیش دەقورتونی میش قەرزاری بێمە بەبوونەوە ئەم هێنە هاتم ئەم مەسەلە هاتەمیانە و مەسەلەی جنبش ئەنقلابی و سەرنگونی تەڵەوە بە نەزەر من دەستاوەردەی مهم بوو و مردم تەجارب زیای فریان بە دەساورد سازمانیان بوو و توانیان جمهوری ئیسلامی پایەی جمهوری ئیسلامی پایەی دیکتاتۆری جمهوری ئیسلامیان بە نەزەر من هاوردە لەرزە نە هاوردە لەرزە دانە دانیان کەفتنە کاویشکردن دانە دانیان کەفتنە لاڵینەوە دانە دانیان ئەلاڵیانە و ئەترسیان بۆ ئەوەی کە ئەیان دیت مردم هەرویشێ کردیە بۆ بۆنەوە بە نەزەر من لەمنە پرسی دەستاوەردێک فرە مهم بوو و بە نەف مردم و بە نەف تەبەقەی کارگەر و بە نەف جوانان و بە نەف کۆمۆنیست و بە نەف ئینسان ئەو جامعە هێنا باوجودەوە تێعدادێک متاسفانە شەهید بوون و هەزاران کەس هەنووتانە لە سیا چاڵەکانە و دەیان کەسیش متاسفانە بە جمهوری ئیسلامی کوێریانێ کرد کوێر مردم لەمە ناگوزەری و ئەمە دەستاوەردەکانی بوو بعدەن زۆر سپاس هەوڕسمانێکە تەوزیحێکی یا ئیزافەیەک فەرموو بەڵێ من هەر لە ئێدامەی ئەو قسە و باس و تەوزیحاتە لە ئێتباتەکەم خیزیشە ئینقلابیەکە لە شاریوە 1401ەوە بە بۆنێ کوشتن مەسا ئەمینیەوە کە هادێک جریانە معلومە ریشەی ئەساسی و پایەگەل ئەساسی اجتماعی ئەو وەزیەتە
نفرتێک بوو کە جمهوری ئیسلامی کە وێستا مردم لە جمهوری ئیسلامی مدت چوار باتن لە چواردەها وێستا تەنمبات بوو لەسەر فەقر و فەلاکەت و لەداری ئەم لەشتانە کە وێستا یەکەم منفەجر بوو کە مەسەن سەرتاسە ئێرانی وتە بەر و وێستا کە بە نەوەی تر ئەگەر تەماشاکەین بە جمهوری ئیسلامی فهماند کە مردم خوازیاری سەرنگونی جمهوری ئیسلامیە و جامعه خوازیاری مانەوەی جمهوری ئیسلامی نییە و ئومیدوارە بەوەی کە بێستا جمهوری ئیسلامی سەرنگون کات و جمهوری ئیسلامی کە مەسەن ساڵهای ساڵ دەیان ساڵ کە تەحمیل فەقر و فەلاکەت و لەداری نەبوونی تەنفرۆشی ئەوەختە کرێدان ئەڕەحەم خلاصە ئەو گشتە موسیبەتە پەرەبێدان بێ احتیاط بە کودەکان کار و خیابانی کە بێستا تەحمیل کە بە جامعه ئەو تراژی کە بێستا جامعەی بێ حقوق کات چون داین شده که مثلا جامعه برسیکردن جامعه که واسه یأس و استیصال ناامیدی باشن خواه بیده چون برسیتی نداری نواقع به حقوقی که تو معنا بلام جامعه تداوم واسه اعتراضات گذشته در 96 و بیگره برای امدا کات که دکترات هایی که بتفاوت 96 97 98 و بيصان منجربوني بعض قضية كفتركين كبيصان جامعي كمدوار جامعي كلبتن خويا كبيصان تلاشكا كبيصان جمهورية إسلامي بهالشيء وكيم بس نقولي كادو دملي كاتو لنتيجة من نبرابطة بيصان نجرب كاملا مثبتة وبيشروي هاي كيف فرا إني كلجا خالد ومسألة كبيصلا بنوعي كمثلا جنات هو كهذا بداية شارك كجنان نقش كيف بيشرو نشکی سنوی سازی همون مثلا که بیسا پیشگام و پیشرو بیسا پیشاهنگ بود که کف نبود موجوده علی موجودیت جمهوری اسلامی لكل اعتراضات توديش وعند لكل سلطات إيران لا هذا كنا كتاب شاكي بيصا جنان پیشرو پیشگام مقدر بقول لهم بسي كي اجتماعية أما بالجمهوري الإسلامي هو الجمهوري الإسلامي قبول كبيسا اعتراض يا خديش كي تودي انقلابي كوادا جريانا بيسا خوازیاری سەرنگونی جمهوری ئیسلامی خوازیاری حکوومەتی کە بێسا مۆجەل و سکولان خوازیاری وەزەکەدین لە مەسەب لە دەوڵەت جیا بێت لانەتۆری جیا بێت ئەمر خصوصی بەشەر بێت دوای دفاع لە حقوق اجتماعی ئینسانەکات ومانە ئەوەتە و بەرامبەری ئینسانەکان لەو جامعە و مستحق بوون کە بێسا ژنوپیاک کە بێسا لە هەر بابەتێک کە بەرامبەرن و هیچ کەسێکی کە ناتوانێت کە خۆی پێتەحمیلکات ئەمێ سەنجان ومسألة كمثلا وعلى وجود من قوتك الجدي وأساس على الرغم مسألة أو الإعلامي شارك بك ومش ولا تأكيد مثلا نكاتا يك ومدوالون جامعة بس نقولي جمهوري إسلامي وقبول كدن لا أم قد لا جمهوري إسلامي كجامعة كمل بيصاين كل تسمية كسنقولي كذا وسنقولي شكل وبيشيدة جدية أما بيصا مسافة جدية وأساسي كلجامعة أنا وجودي بس نقولي جمهوري إسلامي كبعدين توعين كبيصا حتى فلسفة كقصب كين شون شم مسألة شو نقولي أما جو مسألة كذا كين بيت أما أو مسألة هو بعض مثلا مسألة حجاب كمسألة كيف جدية وأساسية كبيصا خاكريز أساسي كجمهوري الإسلامي ده بيشتي وبيصا خوي حشاد ده بيصا بو تحميل بيصا هد ولا ارتجاعي بجامعة هاي بالجنان كان حبايب اسمنت ذلك سوف نعود كوضي تواشاكين كجمش بيصا يادو سري ياتو سري كبنيان كير وجناوت يعني يادو سري نتو سري مثلا جمش أزالي جد جمش ده وقد فعله وقيجن كشكليجر وكل أم جمش انقلابية كحركتي كبيصا أو خارجية الجمهورية الإسلامية كبنزل من نقطة قوة أساسية كيك كشو ده اللي ما خارجية كذا الجمهورية الإسلامية لحالتك تدافعية تلاشى كبيصا مثلا كبيصا أم خيديش انقلابية معترضين بس يعني قاعد أصير خارجية أصلية كذا سنوات ولا خارجية كبيصا نيمة تشغيل بقى أما يمكن نقطة قوة الأساسية أما ثلاثة لبعض معنى وأخلاقية كوت من جامعة كأميدوار بس أنا أقول جمهورية الإسلامية وبالنسبة لك مثلا جامعة كبنزل بتجربة لو سوا لبت الخيا سازمان يافتر وهم بس تلبو كذا مجربة سهلة كبوس بعيسى وكبقول تاكتيك كان يكبدان شون اللي يبجريت هل ولا هاكو بإصلاح هي نبيت خوي بدأ شون جمهورية الإسلامية بخاطر حفظ بقايا خوي كانوا إشارة بك برامج كوتي دها هزار نفري بيصا أسيكلك صد هزاران نفري بيصا زخمي كر خذوا حفصها الصنة فري شريم كيو دزنا بازم بيصا كشتي وإيسيج
يسيش هالشيء روجة هذا عناوين متفاوتة كل ستة كيف ماشي كشتات جمهور تلقى أداء كذا كلهم معترضين أما قريت الجوي فذلك من الرواشد إن كان بس الجامعة إن كان أزياء من أزيابك مثبتة بلام لسن أم أوزاع أو حوالا أم إبراز وجود اجتماعي عظيمة كثيرة كبيرصا أريك بتواني تحولي عظيم انقلابي بس نقول الجمهورية الإسلامية متحققة وأزالي ولا بري كما سنبيت بايس وكما رفعومي كما الجامعة دامي كاتبهم جورجتانا بقول هذه أما خاصة متعرضي بس قطب كومنيستي وشبه كان أكثر أو جامعة يجي كبيرصا أما خاصة متعرضية منتهى برابر قزيوا دو معنى جيكي جمش راسه كتوا تلاشى كبسا أم راديكاليزم كله هذا جريانا كبيت بايسه وكبري في بقيت بيس بايسه وكبسا برنسينيت وأجل النجالس دبوس التاشرية كيا كتحت أنواع بس راس بروغر ولا كردستاني شابسا جمش بجوا الناس لازم كل توا تلاشى وسك بيسا بدبا قرشتو قسترشي برنسينيت راديكاليزم آخر شيء قلبي بقيت بلام نقطة الزعفي كتير هذا بنزل من كلام بابتوا كقلبيتو كما سمني إشارة بكم دقيقة نقطة أما كما سن لصد هم بستني لصد كل ستزيل أنا لما حالاتا لشارستانا كان بطول واقعي ولتوا شاكي رهبريها سازمان يافتز بلام أم سازمان يافتجي لشاركانا كوكو شبكيك كلسل محافل الرهبران بيصاب بيشروان جمش جنان جمش كارجري جمش بيصاب معلمين فرنجي بليك هل بيشكيت كبيت وايد لبعض السلتاسية سدالة رهبري بيت أما أو مشكلة جدية وأساسية وكل نقطة ضعفك كتواني كبيصاب في السلب فتري كينوا توزيع بدين كبيصاب وتوقع انتظاريس كبيش أما خلال شون برويتو أما مسألة جدية وأساسية زور سپادینە سەر ئەو مەسەلا ئێوە هەر کامێکتان لە گۆشەنەگای خۆتان و سەیری ڕەوەندی مبارزات و موقعیتی ئێسای جمهوری ئیسلامی و جنبشی سەرنگونی تەڵەبی لە واقعیا خێزشی ئینقلابی کە لە 1401 بشکڵێکی زۆر جددی وەسێتر هاتە مەیدان ئشارەتان کرد و دەروەکو ئاگاداریشن ئەم تەقابلە ئەم ململانەیە لە بینی مبارزات و اعتراضاتی خەڵکە وەلایەک و جمهوری ئیسلامیە پیچیدە و جددیە هەر ئەمەش باعثەوە بۆ کە جمهوری ئیسلامی تا ئێستا توانیوێ بەو هەموو فشارەوە کە بەسەرەتی و بەو هەموو نابەسامانیە کە لە ناو ریزەکانی خۆیان نایانە خۆیان باوەڕیان بەوە نییە بتوانن شەو بە بەیانی بگەێنن ئەو نە ناڕەزایەتێکە زۆرە مەسەلەی پیچیدەجیەکەی ئالێرایە و ئێوە ئیشارەتان پێکرد هەروەکو ئاگادارین جوڵانەوەی ئەم ڕاپەڕین و ئێترازە کە بە دوای مەرجی ماسا دەستی پێکرد لە پاییز و زستانەکەیە نسبەت بە خودی هاوین بڕێک کەم ڕەنگتر بووە و بڕێک ئۆفتی کرد هەرەوەی کە زۆر خەڵک پیان وابوو کەوەی دێ و جنبشتە سەرکوت کرا نەماوە لە مەیدان وەدەرکراوە پرسیارەکەی منەمە ئایا واقعانەمە ئەو کەمێ ئۆفتبوونە و ئەو جۆرەی بە وەکو مانگەکانی ئەوەڵی پرشور و بە حماسیەوە لە مەیدانە نەبوون کە زۆر تەبیعیشە خەڵک ناتوانێت کولی ساڵەکە هەمیشە لە کار و زیندگی ببێت و خەریکی مبارزە بێ و لە مەیدان نابێ ئایا ئەمە بە معنایەوەیە عەقەبنشینی پێکرا ئایا جمهوری ئیسلامی توانی ئەم وەزعیەتە بە نەفعی خۆی تەغییر بدات من ئەشارەیەکەم جارێ بۆ دەستاوردەی لە یەکی دو چشتر بوو من حەزم کرد باسێکەم یەکێکی شعارەیەک بە خاسێری و تەبەقەی کارگەر و دانەجوو و معلمان فەرهەنگیان و ئینسانەی جنان ئینسانەی ئازادی خوازە و جامعە شعارەکەیان لە مبارزەیە خاستانی خاستەکانیان فرە ڕادیکال بوو بەنەزەر من خاستەکان لە خاستێکە لە بوو کە کۆمونیستەکان 45 ساڵە منەیژم من گوزەشتە ناشمەسەری 45 ساڵە داوای ئەم متالباتانیانەکرد مردم بەتایبەت مردم کوردستان لەمە خاسەزانن کۆمونیستەکان چون نەخشێکیان بوو داوای بەرابەری ژن و پیانە کرد داوای استثمار ناوی بمێنێ داوای ئازادی و داوای ڕەفا و داوای ژیانی خۆش و نەبێ ئەعدام و هەزار مەتالباتێک ڕادیکاڵکی مڕوو مردم کوردستان نەهەری مڕوو 45 ساڵە ئەزانن ئەم ڕاپەر ئەم مبارزەوە ئەم جمهوری نگونی تەڵەبیەوە هاتە مەیانۆمانە بە نەزەر من خاستەکانی فرە ڕادیکاڵ دوو جەریانات ڕاست و ناسوینالیست و قەومپەرست و سەڵتەن تەڵەب بە نەزەر من شکستیان خوارد
شکستیان خوارد بەومان شکستیان خوارد خاست و مەتالبات و منشورێک و ئەمان دایان و دروستیان کرد و وەتەک خاست و مەتالبات مردمێ جدی و مردمێک یاساتی لە دەست جمهوری ئیسلامی و لەو خیابانە کیلوها مترە فاصلەی بوو هەر بەوبوونەوە متەوەجێ بوون گشتیان مردم ئەیژن نەبە ئیعدام مردمەژن ئازادی بەرابەری مردمەژن ژن و پیاوەشی بەرابەر بێ ئەشێ کۆدەک خۆشبەخت بێ ئەشێ جنایەتکاریەی جمهوری ئیسلامی گشتیان ئەمانە بکێشنە پای مەحاکمە جنایەتیان کردیان ئەمواڵیان ئەشێ مستادرە بکردێ بەرخەلافی ڕاستەکان مەسەڵەن ڕەزا پالەوی باسەکە ئەگەر قەرارە ئایندەی ئێران ئاوا باسێکە قەرارە ئایندەی ئێران ئەمنیەتی بێت ئەشێت بەسیج برادرانێ بەسیج و پاسدار لە ئایندەیە دوای جمهوری ئیسلامی هێنەکان یانی گەرەکی ئەم نیرو سەرکوبگەرە هەر بمێنێتە بوو گیان مردم کە جنایەتیان کردێ لەم 45 ساڵە ئەو خەریکەجی دوارە ئەشی لە ئایندەیە ئەهێن ئەم مردمە بگرنە بەر یەکی تری جێوڵە ساژێ ئەگەر قەرارە ئەیژێ ئەگەر قەرارە ئیسلام زەربە بخوا دەیبا هەر جمهوری ئیسلامی بی مردم کرێکاران ئازادی خوازان ڕەهبەران ئەم مبارزە لە جامعە متەوەجێ کاوی ژەمانە بوو زانیان ئەمانە بەشێکن لە جمهوری ئیسلامی زانیان فقط بۆ قدرەت بوو خۆیانە زانیان ڕەبتیان بەو مردمۆنیە لە تەکیانە کامڵەن فاسڵیان کرد نەفاسڵیان کرد تو ناوینی شعارێکی بە جیا شعارێکی مەسەڵەن بیژێ دیژێ زندەباد ملت یا زندەباد پەهلەوی نییە یا زندەباد فلان جەریان ڕەهبەر ناسیۆنالیست قەومپەرست نەبوو بۆ بوونەوە ئەیە مردم ئیمڕۆ وەختی تێتەها خیابانە وەختی چه خەریکە مبارزەیەەکە تەسمیمێ گەردێ جمهوری ئیسلامی لاوە بۆ زندگی باشتر بۆ ئازادی بۆ ڕەفا زندان نەمێنێ ئیعدام نەمێنێ ئەمە یەکی لەوانەسا یەکێکی جواوەکەی تۆ ئەوەسا ئایا ئوفتی کردگە یا ئوفتی نەکردە نە بە نەزەر من نا ئوفتی نەکردگە فرە ئاگاترە بووە فرە متەحەتر بوو نەسە تەبەقەی کارگەر و معلم و دانەجوو و مردم فرەتر جدیتر بوونە ئەتفاقەن ئەتانم بە جورعەتە و بیژم 90% مردم ئیمڕوو لە ئێرانە لە جمهوری ئیسلامی عبوریان کردە ئەسەن قبولیان نییە ئەوانەیەکی جەهاندا و جمهوری ئیسلامیە سەریان هانا و ئافرەکەی جمهوری ئیسلامیە حەسا ئەوانە جیاز وەلی بەمان ئای واقعیەکەی نە ئوفتی نەکردگە بەڵکی مردم تەسمیمی گردیا ئەم ڕژیمە داوە چۆن ئەزانێ تا ئەم ڕژیمە بێ خەوەری لە ئازادی نییە خەوەری لە ڕەفا و لە خۆشی نییە خەوەری لە حەلکردن مەسەلەی بێکاری و گەرانی و بەدبەختی ئەوە نییە خەوەری لێوە نییە دوارە کۆڵە بەر نەکوژن ئەزانن تا ئەمە هەست جمهوری ئیسلامی ئەم 45 ساڵە چۆن بووە و هەر بەرەو خراوتر چووە و خراوتری ژەوەی بەس بەو بوونەوەدی هیچی کامەتە جمهوری ئیسلامیە تەواوێکیان نەماگە بۆ بوون ئوفتی نەکردێ بەڵکو مبارزەکە لە جاران ئەم دەفعەتێنە خیابان لە جاران جدیتر لە جاران متەحەتر با تەجروبەتر ئارایشتیان هەست سازمانیان هەست ئەزان ئەشێ هوش ڕەهبەرەکان خۆیانیانش بێت خەڵک کوردستان ڕەهوش ڕەهبەرەکان خۆتانتان بێ وەک گرێنک چاو بیان پارێزن ئەمە قاتعانە لە مقابل جمهوری ئیسلامیە ئەو زەویە ژێر پایکەنە ئاگر لە هەر کوێنێکە هەن حمڵیان لێ بکەن لە هەر کوێنێکە بەرژنێکە گرن ئەوە نەماگە تعارف نەماگە یا ئەوەی کە تەوەهم نەماگە گەرەکتە چەند ماگە لە دەست نەگرێ هەموو شتێک لە دەستە ئەسێ لە مقابلیانە بێسن زووەمانە دیکتاتۆرن دیکتاتۆر بە قسە ناڕێ دیکتاتۆر بە گوێندان ناڕێ دیکتاتۆر بە بڕی کارێل بووچت ناڕێ ئەمانەسی بە شەق ڕاوێ منی بە قدرەتی گەورە بە ئەتحادی گەورە بە ئەحسابەی گەورە بە ئاگاهی سیاسی تەبەقاتی خۆتە سپاس هەوڵ اسماعیل فەرمۆ گەر تۆ شەر جوابی ئەم پرسیارە تەوزیحاتێکتە بەڵێ من چەند نوکتە بێژم لەم رابطە بڵێنە قسەکەمان لەسەر و مەسەلە کرد عیاڵەکەم کە مەسەن ئەو شرایط و ئەحواڵی کە وێسڵا
كبجمهوري إسلامي تحكم كياجا أو مسألة خاكري مثلا مسألة حجاب كمان مقصود منك كنيمة خاكري زي كبيسات تصرف كياجا وتلاشى جامعة كبيسات كبرن أصل خاكري زي كل سوي جمهوري إسلامي حاد تدافعية مثلا قضية مثلا تواشاك كمثلا فسكين مفاد هاي تيدا مثلا حجاب وعفاف ونزال مجموع مثلا دبن تريكا بنجابن نيكا بالصدبن حفتابن هشتابن غير بتوبيش لنا قبل ماشي وأو مسألة كمان إشارة بك بيصلا كجامعة أميدوارة نتنيا كتسليمي كرجا وإرادة أود بيصلا كرجا كبيصلا سازمان يابتك بشي بايم قضية كبيصلا كأميدو سن جمهوري إسلامي سن أميدوارة بس نقول كرني جمهوري إسلامي وجمهوري إسلامية زانيت أما مؤلفة جدي وأساسي سا كلام بابته كمثلا كبيصلا جمهوري إسلامي غير قابل إنكاره وأما شتى تمام أما تي تمام لما بسوا كإشارة ما بيجوز بان مسافة كي جدي وأساسية جنبشك لأول شوية بوصل بيصا سعودة كابلو بان شيء بيصا لبعض كي سازمانيا بتلهم بس يجي طبقات اجتماعية ترى كجمهورية إسلامية كمدافع هل نونا برابريك اقتصادي سياسي اجتماعي فرينو جامعات سندقوني كات أو دعاية أو جكريت أما دو جنبش بيصا دو جريان السنغولي طلبي وجريان ارتجاع كبسا حاكمية السياسي كبسا كبقاي خوي دفاع بقاي خوي حفظ بقاي خوي مسألة جدية أساسية شو تقابل جدية أساسية وشون هم في السياسات ولا وهم كانت توضيحات منه هذا بيعمل شابوكا بسا أم تقابل جدية سنغولي جمهوري إسلامي بيشيدو جدية وش جمهوري إسلامي توجه كم ممكن يبغى دفاع بقاي خوي على الرغم ارتجاعيتي مثلا أفكار اللي قلنا وجامعة بس يجكات اللي هي جوا كشوشيا دست نپریزید اما مسئله دیگه اما چه گرگه دوای تو سازمان یافتگی هدفمند بيصير لهم مسيكي اجتماعية تحت بري بيصير جمش كومونيستي وشب وتعرف حزب كومونيستي وكو حزب حكومتي لك أما دواعي قرينا وسري وإذا مثلا مسألة فلوكشوشتا كمثلا كده باس ليكير منيش أخيرا مس كمثلا تكلينا كمنا فلوكشينا كذا إبراز وجود اجتماعية كي كوكو أو شن ما قدرشنا معه وبمفهوم يكجوني ساي موفق وكتواني جا بم خيز شيء انقلابية بم يحصل سودية عزيمة شوية كبيصا أقرب نشيني بها وتوازن خواكة ومنفعة جوني سامي شرخيا بتوه من أخيرا توازن خواكة بنفع بيصا أم خيز شيء انقلابية كدشاري ولا بيسمع شوية زا شواصل يكو كدسي بيكرجا وتواني بيصا بتجربة البيت تعمق فتي بهاكات ومنا أما بيصا بمنفعة أم خيز شغل قرية سوا وبزاج جمهورية إسلامية بس أمينة أقرب شيء متعيق مسألة مشخصة مش بينا برشاو أقل خيدة مانس كحتما خيدة مانس كبيصا أما بعضهم كي جدي وأساسية جمهورية إسلامية بتوهم كان عنده بقايا خوي تلاشكات وإيميش وكو قطب كومونيستي وتشاب لو جامعه حزب مشخص حزب سياسي كومونيستي حكمتيست وهم زمانتك أو سيلة عزيمة احتلال سوريا اجتماعية كذلك معنى بنيان جمهورية إسلامي بس نقول يكي هل كنين وبيصير أزادي برابري كبيصير نجاح بتواني متاقب للسيستم لو بسيطة كادو عايشين نفسري أمين كريات أم بيشرية كجلا وجود يسوع معنا بلانا لجريان مبارزة أو مبارزة كبقولونية كمان سنتو أبي كبنيت سرينا وكمثلا بيجوا أول نيم نيت الأول دوا ده دقيقة كمثلا بجوش تيتو جيش بياكات باشا بتوتل يجوا جيش بياكات مبارزة كم مبارزة كي جدية لبو طبقات اجتماعية كي أسوم جلوشنا وجمهوري سهم ارتجاع كوز من راس بروغر كي بيعمل شرط بيقول كبسا قال كأنا بلدنا باستارو بسيجي أمنية وجامعة معنا كمثلا عمل أسيس سركوب وجامعنا كبسا كانوا متواصل بوانا بينهم معنا وأنا شو معنا هاي جدية أساسية جابوا أما مسافة جدية مسافة أساسية ولا جريان مبارزة بقول هذه شكست بيروزي بنزمن اجتماعنا فزينيا كأجربيتو الخاين بين نشر القضية كبيجين كاتشون أم جمش عزيمة لبود جامعة لبود اجتماعية دمسيكي اجتماعية هذا جريانا كحتما جمهورية إسلامي سنقول باشا يعني حتما جمهورية إسلامي كينكير بس يجيبا بس خير شيء انقلابية كا هي جريان بوجينا ورقا
بس هذا جريانه بس يجيبوس كمثلا شنو حزبك السياسي كومونيستي وأقول حزب حكمتيز كبتواني أم جهتا سياسات تاكتيك برنامج خوي كبتواني كهجمونيك السياسي اجتماعي بتواني بياكد هداية قريبة كتابتواني ببيلوزي بجينة بس أنا قولي جمهورية إسلامي وده لبعد اجتماعي كان هذا مثلا شب خاص ومطالباتي كيف دائما شايف هجموني هس مو خوي هجموني هز متى أم هجمونية متحققني احتياجي با رهبري سياسية جاء أما يدينا كم نجم أو تبكيش رويش كس أقل يدب جلان مبارزات قوشيك أو تاكتيكا أقل أقل نشيني كياغا واي دقيقا أو إبراز اجتماعية كما سبقوا بارك بايزو بيصا أوائل الزمسان نماغا اعتاد موجود أو خيشين قلابيا متى أما بمفهوم أولية كتوازن قوى منفعة الجمهورية الإسلامية لو قضية بتوا وبويا كجمهورية الإسلامية بتواو تلاشيوا كما ستواجه عند الصال قضية مثلا من شن مني بينو بتوا مشغل هل كردستان لأما بيصا ما مردادا ما نقول شيء يعني كاين اليوم كردستان تايسا نودو شش نفر الفعالين آزادي خابر بيتضو وخانوادي بيصا يعني بختبري كبيصا جمهورية الإسلامية على كان يعني كشكا يعني دەستگیری کردگا ئەوەتە لە شاری وەک کامیانە شاری گوجە 8 نەفەری کەچووکە مەسەن پێدەکە دەستگیری کردگا ئەوەتە لە سنا لە مەهاباد و ئەشنۆیا لە شوێنەکان ترە ئەمانەی نەکان باقی سەرتاسیرانی چەند بۆ منواڵە کەینێت کە منەوە سوال ئەوڵی جواب سوالەکە وتم کە مەسەن دەستکە بە دێشاو ئەعدامکردن تحت عنوان مواد مخدر و فلان فیسا ئەمە نمونەیەکە مەسەن بەسکەین لە شوێنی وەکینە شوێنی وەکی جیلانە باشە رشتوی گێڵانە کە مەسەن هەفتەیەوە بەس 11 نەفەر لە فعالینی جنبش ژنانی دەستگیر کردیا کە بێسا دەستگای قەزایی حکوومەت ئیسلامییەکانی عەلامی کە جرمەمانە ئەمەسا فعالینێکن تەلاشن کە بێسا سازماندەی ئیعتراز لە ساڵگەردە بێسا شەڕی 1401 بکەن لە گێڵان و لە کوردستانە ئەزانێ ئەم هەم بەسەنگی اجتماعیە کە وجودی هەست کە مەسەن أو جماعات تلاشكن دقل فعالية كمثل كردستان وجودية كبتوان بيصا أمدو شارسان أمدو شونك هيك لما نقول أساسية أساسية وبعد الجمهورية الإسلامية بيكو بيصا سازمان المتشكل كده ما خلي الجمهورية الإسلامية أسابق وما بويا كما سنتين تلاشكن حسن سلامي صحة لهم بالكينك يجي أماكن أواكن شاقوشانا إلدر المجد ما كان شاقوشانا كيشين منتع خويشي أزانيد كأمشي مشيليكي جيش مشيليكي تشوينا باشا شاف الشمشيري كي نقاي وني زني هاولقا أو كان بالخدات ودول خدات هاولكز نقبل صار توانز الخبات أم جلشتانا منتا أم أوزع أحوالا رهبري سياسي كومونيستي كذا ثابت واني بالنتيجة بكتشون كدواية واني كأجر وقته قصير. سؤالك من اتفاقا أم سؤالي آخرم دي مسروا إيوه بدروس هر كام كتان بنمونه بنبسي حكومتي إسلامي بفاكتو والجملة أم تعرضي ككل جنبشي آزادي خايي ورعاية نكردني حجاب والنقش جنان بوادار كردني جمهوري إسلامي بحالتي تدافعي إشارة بكر بنظري ونقاط قوة الزافي أم خيزشة تايسا أجر يكودو سيبو دابنين كما نبون باتوجب السيري بيجروي هلو جوري كيو إشارة بكر لحالتي وكو مانكاني أولا قرنما وبلام الان معترض ترن الان وسيع ترن الان ناراضي ترن الان روشن ترن الان هێزەکان مزدورەکانی جمهوری ئیسلامی لە هەر جێگایەک و دەم بکەن و شتێک بە خەڵک بڵێن خەڵک تعەڕوزە کاتە سەریان لە حاڵەتی تعەڕوزیان بۆ هەموویەمانە بۆ کێشانە خوارەوەی جمهوری ئیسلامی لە ئاریکەی قودرەتە و وادارکردنی بە پاشەکشێدا بۆی کەم بتوانێت ئەم سەرکوت و تعەڕوزانەی دامە بدا بۆ سەرنگونی ئەم حکوومەتە قسەکەی من ئێستا پرسیارەکەی من ئەمەیە باتەوەجێ بەم فەزا کە هەموو کۆمەڵگا معتەرزن حتا ڕیزەکانی خودی جمهوری ئیسلامی واقعا معتەرزن بە جمهوری ئیسلامی چون جمهوری ئیسلامی هیچ شتێکی بۆ خەڵک نێشتوێتەوە بە قاتعیەتی ریاضیۆ توانین بڵێن 90-95% و کۆمەڵگا لە دەست جمهوری ئیسلامی ناڕازین و جمهوری ئیسلامیان ناوێ بۆ ئەوەی ئەم اتفاقە بکەوێ ڕێگای عەمەلی مشەخەسەن بێنین کۆیکەینۆ
باتەوەجێ بەو فەزای مبارزاتی و شور و شەوقەی کە خەڵکەیانە دژ بە جمهوری ئیسلامی لە ساڵگەردی مەرجی مەهسادا دەبێت چ بکرێت، دەبێت چۆن بێ کە واقعاً بتوانین نەخش و جێگای ڕەهبەری سیاسی و هدایەتگەرانەی حزبی چۆن خۆی بنوێنێ، چۆن خەڵک خۆیان لە دەوری ئەم ئاڵا و پەرچەمە ڕادیکاڵەکە دەتوانێت هەموو ئیدەئاڵەکان و دنیا و ئارەزوەکانی ئەوان تەحقق پێ بدا دوای 43 ساڵ جەنایەت و قەتڵ و کوشتار و فەقر و فەلاکەتێک کە جمهوری ئیسلامی بەسەر و کۆمەلگای هێناوە و خەڵکەی دووچار کردووە چۆن دەکرێت ئەم پەرچەمە بەرزۆ بکرێت و خەڵک لە دەوری ئەم پەرچەمە و ئادرسە کۆ بن. فەرموو برایمی بەتمانی. بەنظر من خەڵک کوردستان و ئێران لە شرایەتی حساس و سەنوەرساز عەقلانیان گرتگە. مردم تەسمیمی گرتگەدی لە ئەوەی کە تەعارڕوزەکان ئەوەی کە نازانم اعتراضەکان ئەمانە وەلی تەواو تەسمیمیان ئەوەسا جمهوری ئیسلامی لاوە. ئەمە سەران جمهوری ئیسلامی ئەو باشان ئیسلام و نیروهای ئەمنیەتی و اطلاعاتی و شەخص خامنەی فاسد و دەست ئەمە ێزانێ مردم دی گەرەکی نییە بە تایبەتدای نەسڵدای هەشتادی گەرەکی نییە. ئەوانەی کەوا لە جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی پێی وایە مانە گشتەکات بە ئایەتوڵا وەک خۆیان وەقەباز و درووزن بازیان تێنین بەرعکسی باخەن بنیامەیەکی ئیمڕوویەن زندگی مدرنیان گەرەکە بنیامەیەکن ئینسان دووسن بنیامەیەکن دەر تەبەقاتی ئەزانن تەبەقاتیانێکە تەبعیز تەبەقاتی ئەوێنن هەر بە دانەجێ و بیگرە ئەمە هاوارەکە هەژی دانەجوو فەرزەن کارگەرە کەتماشای وەزیەت فەرهەنگیان کە بزان چیان پیان کردگە لە کوێنەی دنیا تۆوینی ئاوا معلمەشی لە بوشەی زندانە ئاوای پێ بکەن گوناحی چاست تۆ تماشای کارگەرکە بزات چیان بە کارگەرەی هەفتەپە و هەبکو و کارگەر شرکەت نەفت و پترۆشیمی و بەقیە کارگەرەی ساختمانی و پرۆژەکانتر چۆ بەڵایکیان بەسەر دەرتێنن چۆ بەرخوردیان پێکەن نە ئەرزشیان هەست نە احترامیان هەست نە حورمەتیان هەست نە مەسائیلی ئیمەنیان هەست هیچیان نییە دانیشێت گەرەکێ دابنیشێت گەرەکێ جمهوری ئیسلامی قبوڵکە ئەمانە ئەوە جنایەتکارن هەر لەم خیزش انقلابی و جمهوریستان نبوونیە سەدان دانە مەدرسەی مناڵەکانیان شیمیایی کرد هێن کەنیشکەکان لە کوێنەی دنیا تو دیتە دەوڵەتەکە خۆی هەڵسێ حەمڵەی شیمیایی بیکە بە ئەوەی بە مناڵ بە نظر من دی کار لەوان نەماگە جمهور مردم ئەمە لێ ڕۆشنە بووە کار لەوان نەماگە جمهوری ئیسلامی بیژن بەشکەم تەغییرکە گەرانی کەمە و بێ بێکاری هەل بێت کۆڵەبەر نەکوژێ جوانەکان نەوە زندان ڕەهبەران کارگەری زندانی نەکە مەعەلیمەکان زندانی نەکە ئادەمیان نازانم ئازادی بێرێت تەشەکل ئازاد بێ خەبەری دەمانە نییە جمهوری ئیسلامی وەسڵ لە 45 ساڵە وەسڵەیەک ناجوور بووە بەنجامە وەسڵەیەک ناجۆرە بە زندگی مردم ئەشێ بڕی ئەمە تەسبیب مردمە لەو خیابانە اینجا لەم کشمەکشە معلومە جمهوری ئیسلامی بادن تەواو بسەلاحە و ئەمانی مردمیش بەدەستخاڵی وەلی یەک چ ثابتیان کرد جمهوری ئیسلامی دەرەقەتیان ثابتیان کرد بە جمهوری ئیسلامی خامنەیی جمهوری ئیسلامیان نەگەرەک نییە شەرع و شەریعەت و سنەت و ئەم هەموو جەنایەت و عەقەب ئوفتادەگیەوە گەرەکێ بە زۆر تەحمیل بە مردمکە گەرەکیان نییە جمهوری ئیسلامی ڕوو حاڵەت دەفاعی نەدەفاعی ترس کردیە ئەزانەی ئەم هەموو پۆڵە ئەم هەموو خوێن مردمێ مژی ئەم هەموو جەنایەتیە کردیە حەساوها لە پایە هەر بەو بوونەوە ئەمە ئەوەیکە دوای ئەوەی کە مردم بە نەزەر من ئەشێ چەپکەن فرە ڕوشنە مردم تەسین خوانیان کردگە شتێک وا مهمە بە نەزەر من ئەم دەکا ئەگەر دادوێکە بوو مەساڵ لە سنەیە لە تەبریزە لە ڕەزایە لە کرماشانە لە شارە ئەسپەهانە مەشەدە تارانە لە ڕەشتە ئەگەر دادوێکە لە دەخیاوانە هەڵەسیان چون جەنگەکە حەد جەخ و ئاتەش بەستە کردیاوە ئەگەر لە دەخیابانە هەڵەسیان ئەشی ئیمڕوودی خۆیان سازمان بن لە کوچە و لە قۆڵان و لە تەواو خیاوانەکانە
هەوا و خیاوانەکان و مەحەلێ خوان هاوسن ئەزانم متحدن ئەزانم هاو دەردن ئەزانم گشتیان وەک یەک سەر قوتەکەن ئەزانە جمهوری ئیسلامی گشتی بە دوژمن ئەزانێ جمهوری ئیسلامی ڕۆدی خۆی و ئەیزی خودی و غیر خودی یان ئێرە و جەماعەت ئەنگوشتبار خۆیانە خێر خودی ژیانی مردم گشتی جاران دادووکەی وت زدە انقلاب وابەستە بە حزب کۆمونیزم کارگەری حکومەتیز وابەستە بە جەریانات چاپ وابەستە نازانم بە فڵان سازمان ئەمانەی ئەگر بەناو وابەستە بە سازمان ئیمڕۆ ئەمانە بزەریانە مردم ئەمانە گاڵتێ دێ بە قسەی جمهوری ئیسلامی تەڕەورد ناکەن بۆ قسەی ئاخون تەڕەورد ناکەن بۆ قسەی خامنەیی دی ترسیان نیە بوو لە پاسدار تفەنیان لێ بکێشی دی کێشای نایکێشا سەدا نەفەری کوێر کرد دەیان نەفەری کوشتیە تەجاوز تەجاوزکردنەیان کرد خەریکن هەزاران نەفەریان ئەسیر کردیە بێگونا گوناحیان چە بووە بە من بیژە خامنەی جەلاد گوناح ئەمانە چەس هاتن داوای ڕەفایەکەن داوای ئاسایشەکەن داوای زیندەگیەکەن تویان گەرەک نییە تۆ قەدەڕزان ئەیژێت بەرخورد ئەنقلابیان بێ بکەن جنایەتکار دادگای دەکەن حتما نەیکە کا بۆ بوونەوە بۆ ئەوەی کە مردم ئەم لە پەسی بە نەزەرم بە تەشەکولی بە قودرەتی فرەترە و تەبەقەی کاگەرەشی خۆی حازرکا بۆ یاقساب سەراسەری گەورە معلومانەشی فەرهەنگیان دوارەشی چاوی خستنەوە بە دوایە تەعەڕوزی ترکەن خۆیان سازمان بن خانەوادە و مەحەسڵیان ها لە پشتیانەوە کارگەران لە هەر شوێنێکە هەنەشی خۆیان ئامادەکەن جوانەکان دانشگای لەشی خۆیان دوارە ئامادەکەن جمهوری ئیسلامی لە هەرچی دەورانە زەعیفترە لە هەرچی دەورانە بێ خاصیەتترە لە هەرچی دەورانە بێ ئابڕووترەکیان هەر نەیبوو ناتوانێ هیچ مشکڵی حەلکە دوچار بحران اقتصادی جێ خۆی سیاسی بووە مردم پایش لەو شتەوە جمهوری ئیسلامی گەرەکە ئێوە عبوورتان کردیە ئەزانێ قبوڵتانە مە گەورەترین شکستە بوو جمهوری ئیسلامی بۆ بوونەوەشی ئێمە خۆمان لەم بینە یەک شت مەسەلە مهمە بوو مردم کوردستان بوو کرێکاران بوو ژنان بوو ئینسانەی ئازادی خاو و بەرابەری تەڵەب بە نەزەر من ئەگەر قسە سەر ئالتەرناتیوە من قسەکەم سەرە مەسە باشترین ئالتەرناتیو باشترین بەرنامە باشترین سیاست باشترین دەخاڵەتکردنەوەی کە مردم خۆی بە ساحب جامع بزانێت و دوای کەڵاونە نەسەری و دانەیەک ئاغ باڵا سەر نەنەبان سەریە و ئەشێ خۆی بە ساحب جامع بزانێت ئەشێ انتخاب کۆمونیستەکان انتخابکە ئەحزاب کۆمونیستی انتخابکە ئەحزاب کۆمونیستەکان لە کوردستانە سابقەیانە تاریخیانە نەفەریان بووە ئەزانن شەخصیەتەکانیان دانە دانا ئەناسن چەندێ جدی مبارزیان کردیە چەندێ دڵسۆز مردم بوونە چەندێ تەلاشیان کردێ مردم ئاگاکەنەوە بە مەنافع خۆیان بە تایبەت کارگەران و مەحرومان چەندێ لە مقابل جمهوری ئیسلامی سازش ناپەزیر بوونە ئەمانە لەسەر ئەم کۆمونیستەی متەکی بن داواتان یەکەم بێن لە تەک حەزب کۆمونیزم کارگەری حکومەتیزە ئەمە بە بکەن بە ئالتەرناتیو خۆتان ئەمە بکەن بە چرای ڕانمای خۆتان یەک دنیای بەهتر خاستەی ئێوە هەرتیە ئێمە ئەیژی ناوێ ئەعدام بمێنێ ئەیژی ناوێ تەبعیزا تەبەقاتی بمێنێ ناوێ برسیەتی و بەدبەختی بمێنێ ناوێ کودەک کار بمێنێ ناوێ بە خەڵکانە ئێدام بمێنێ ناوێ ژن و پیا و بەرابەر نەبێشێ بەرابەر بێ بۆ بوونەوە بهترین ئالتەرناتیو ئەوەسە گرد بوونەوە لە دەور چەپ و کۆمونیستەکانە بە تایبەت حەزب حکومەتیست گرد بوونەوە خۆتان یعنی بوو چێژم بوو ئەوە ئەیژم 100 ساڵە من ناچمە دواوە ئەمە دوای جەنگ جەهانی دووەم تا ئەتاییسە نزیک 100 ساڵە بۆرژوازیە لەسەر کارە شایان یا سەرمانەوە بەناو شا سێوەر خواست سێوەر خۆیان لابرد ڕۆح خۆیان یابان سەرمانەوە ئیمڕۆ دوارە گەرەکیانە جەماعەتێک فرسەت تەڵەب جەماعەتێک وە کەڵاوبەردار واقعان کەڵاوبەردارن گەرەکیانە بیژنەری ئەو دەورە فرە خۆش بوو نەدوارە نازانم کی بێنن یا گەرەکی بژێ ئەری ئەوە ئەحزاب کوردی ئەمانە فرە خاسن زوانەکیان لە خۆمانە کە بابا مستەفای هجری بانگی لەوە بەڕێ وت قەرچێکە با کورد ئێمە گەینە دەسەڵات بە کوردی ئێعدام بکە خەجاڵتی ناکرد شێخ سێوایەکە قەرارە جمهوری ئیسلامی داوام دوارە کوردی ئێعدامم بکە دوارە بە سوال کوردی شەق بنمەقمە دوارە بمگرن بەناو زۆڵە کورد زندانم بکەن قەرارە دوارە کۆڵەبەری بکەم یانێ چاو
يا لولا خليك ديان بيانيان لما أبو جمهوري سامي هناري الصاد شكل عبد الله المهتدي وزير فرشم سلطان طلبكان حزب كات وزير فرشم مجاهدين نرعية الإسلامية بابونا أمانة امتحان خوانيان دايا إذا شو اللي حاكم يتابن شو اللي دلوبن هربو بنويزم ري أميد وأخان ري أميد بمن بزنا في الخلق كردستان ري أميد مان كومونيستا كان هربو بونا وجنبونا دور بلاتفورم وبرنامج وسياسة حس كومونيزم كارجري حكمتيس بيشناتان بيكم تصميم باخواتنا ولي أما بزانن ري أميد مان ري نجات مان لدس أمهم وبدبقيو شورا وليو شارنا شابو كومونيستا كان سوال بتوزع كان اسماعيلي في فرمو من يكفي سياناس شنو وقت من ماجا وقت ما هو حدودي 12 دقيقة وقت ما هو والله أنا كان نقطة من بيجم هم دعم سكان إبراهيم وتوب سيادة كده سلام قضية هو كروشنو مشخصة جمهورية إسلامية وحكومتك سازمان يابتو متشكلة بكل دمودسكا ونيري وقال بيصا أسلك وقال انتزامي إطلاعاتي أمنيتي لحل ما بدك وتواب تلاشيك أو سكا بحل جوري كوي بكري كما سنة لم أمشي شو أصلا لموجودية ننجيني لهي جورة سركت وكشت وكشتاري كدواي بدو تحمل مصيبة هاي كي متفاوت بجامعة إلى مثلا دليغي دكرة دليل دكرة شي بوكا بتواني إنك بإصلاح بقى خوي حبسك ويشيش الواسع بتابع لم شاهد وزاق والله كباس معني كجمهورية جامعة تسيمي لقاء وأميدوالا وتلاشى كجمهورية سامي سنوكا وزعني الجمهورية سامي بويسان نقول أكريجيت تلسوه من الجمهورية الإسلامية نماغا أما خوان بإصلاح لما بتوا في معترفا الجمهورية الإسلامية جاوية كنيروكي سازمان يابتو متشكلة كبتوا دمو دسكاي بإصلاح يعني كان شد دمو دسكاي تبليغات يكي شديد الالتزام يكي شبه إصلاح مجريانات متفاوتة كمثلا أرجد خيابان كبتواني فزايد يضرب وحش الإيجاد كمثلا وقت يكلمون مواد الشريك وكردستان كمثلا مقد شني كمثلا جامعة كردستان أو وقتا كنمود الشجنة فدة المايكا كوقت كاين كان تسكيل يكاتو معنا أريد كساني كمثلا تعين كنا ننسى السازن أما مسألة كيف تجدي أساسية معلومة الجمهورية الإسلامية على الرغم كمثلا بالزيلة دائما أخوي السورة كاتوا كبيصات توان نسو بقجلتهم وهم هذه قرقا تسري قرقا وتلاشكا كبيصات جامعة بيصات فزار وحشتي تيا إيجاد كدسنا باتكان نخوات والله خيالي خاوة بنزل بيصات احتياجات توي اجتماعي عليه موجودية الجمهورية الإسلامية لم صار قردها بشي وهي متفاوت بيصير عليه الجمهورية الإسلامية بيصير تيتميان خوي نشان دا وحتى شيء وابد والله أما احتياجي بشز أم بيصير هات نميانا كاحتياج كالأقصى أول جينا كان معنا للجواب كثير ويمكن بحثوا كبيصير لبعد المحلية لوكالية سازمان يافته بو متشكل بو رهبري بو محافظي كبيصلا محافظ بيشلا ورهبراني كمصنع تواني كمصنع شاركين محلكين بتحرك دبي عليه موجود مثلا واقعتي بو موجودي بو والله من بعد سلتسلي كان أما أخذ جدي وأساسي ساعة كأشياء نومتوا كبرنا يك نقطة كمان إشارة بكذا سؤال قمنية لجوا سؤال قمنية كسيانزنا فند فعالي جمش جنا لا استان جيلانا لا بتعمل رشد ومعنى كأمانية دسكيك الجو جمهورية إسلامية دمو دسكا قزايكي اختلاف يعني كوتيانا أمانة فعالي خليج سازمان دهي بوغن لجيلان وكردستان كأمدو استانا أمدو مركز بيصلا خشنا بزير بيصلا إحساس تولي اجتماعية عليه موجودية الجمهورية الإسلامية خم عليه كما صوتي كردستان وجيران بيك وصل به أذربيجان كل أذربيجان وزنجان شبه وصله ككل دام وصل مثلا كل عشان إيرامة وعنيا جامع أو مسألة جدية أو خلاصة ببخشن أو خلاصة كدس محافظ الرهبران عملية تولي كارجري لما حل كاروزيستا جمش بيصا عزالي خايجن جمش دفاع حقوق الجن جمش جوانان
ئەوەتە دانیشتجویان ئینسانهای پێشڕە و ئاگا لە جامعکە وجودیت دەست ئەوان ماشەکان ئەمە ئەو مەسەلە جددی و ئەساسیەکە ئەگەرێکمان بێت کە لەسەر بەزەنگایەکی جددیترەوە جمهوری ئیسلامی هەرچی فتە بەرەو بێسا پەرتکا بۆ سەرنگونبوونی کە بێسا و ڕزگاربوون خلاصبوونی جامعە بەدەست مەوجودیەتەوەکەین بێت ئەوەتە وەکو پەیکەرێکی واحد کەشی بینەمەیان احتیاجی بە سازمانی دەبات اجتماعیەکەی هەست ئەمە هیچێ باسی تێ دوای بێتەوە چوونێژێر پەرچەم بێسا هێژبوونی سیاسی اجتماعی بێسا قوتبە کۆمونیستی و چەپەوە وقت بكومنتي شاب نق على العموم وكو حزبك السياسي كومنتي وحزب حكومتيست وبتابع لكردستان كبسا كومنتي وكجرياني اجتماعيا يليك اجتماعية كبسا لجامعي كردستان وقت كمثلا جيرانو منطقة مكريانو كردستان وستان كردستان بإعلام لرستان وكرماشان وكوصل بيكوا بيشروي أم قضية بيشروي كبتو واقعي تأثيرات المنطقة تأثيرنا موجودة وماشي بيت مسألة كبسان سيدنا كبسان وكو شبكي واقعي مبازات ليك هر بيكري واحد بيت أما مسألة واللي ناس كبسان كوت ما عند قبلا كبيروزي وشكاز اشتام نابزينيا وهم زماني اشتام نابزينيا بو بيروزي وكي أم يحتاج تولي اجتماعية أم خديشة انقلابية كتحت ربري بيسا حزبي كومونيستي سياسي وحزب حكومتي سبيت كخوان سازمان بن أما فراخانك بيامك كرهبران وإنسان هاي فعال بيشتغل لمحيط كار لمحيط زيستا أو هيك بيصا بين جير هجموني سياسي اجتماعي حزب حكومتي سو خوان بالشكل سازمان بن تحقيقان سياسة كان كان بس نقول نجوا مسائل بيصا بس كان والله بيصا لوكاليا كما سوتين باسيكين أما خو معلومة لسه كردستاني شو أم توقن زالهس أم توقن زاز كما سوتي كما سندا شنو ما بعد سيانس نفر أسيرة كاتو معناك دو حفظ بل ودون فإذا جاش كان جاك مثلا من الزندان والمياه عاد كشت يعني دا شنو يكون ما بعد أما أنا شيء وصل من بيكوا كلستان كمثلا بليشاو كقليجي قد فعلين كارجريو بيصاب بلا بريو آزاريخا أو حتى لبوكانا هلوا دوات أول لكاميرانا كمثلا هشتن فري بيرا كأسيكري كمجود اشتانا كمثلا ما هيك كذلك مثلا بموجودية جو إسلامي مريواني شلوا أما أنا دس أو محافظة رهبران عملية ما شكل كقبلين سابقا يقول لك كردستان وهو كمثلا تواشاكين هشتن مال سكان أو المامية كان للشاري وكسنا وقتي بالجزارة بو لستاسي كردستان وسطوا بتالانوا وفعالين بيصاب دفاع القوشين تالانوا هني أنا كده أهاتن نمنا قد ما تفاوضي كوقت نيك باسي يبكين لكردستان أشا أما أنا كينك تبادل طلعات كان بيكو سازمان يافتا هماهن كان أو هم بس اجتماعية كان لا بحثي لك لا أتواني كاتوا لسه محلات الشبكة إن شاء الله كان أشا لازم محلات كده مسائل جديدة وأساسية إبراهيم يمني كيارده وقتي أجمع مثلا شو نكاح بس كده ده شال وكل معشنا أجد قبل ده خيابنا كمسينيا كبام جالس 50 خيابان بينما ينمردم أما تنيا الشيء نيرو كجمهورية إسلامية إرجع خيابان بوش شركة خلق أبي فسودي كده بالشكل كي شكل كنا كي مثلا نشاري وكسنا أجل حفتا محلي هاتيا كشوين مثلا مبارزة بوجا سازمان يافتاز أجل لما الكشرة دسي بيجا جمهورية إسلامية سرقل مكات سازمان يافتا غافل جيري كان كجريك هيرشكا كجنو بوليس حتى مثلا جنو بوليس نيروجا جمهورية إسلامية على شكل تيك بدات أو انسجامه كيدي كبتواني شركو بيكات لمناو محلات هاسا كبتواني بو جنو بوليزا كينيكات مردم دروازة كان يمكنوا لسر بانا كانوا مثلا بارا أرجورو أو داخو فلان انفيسيات دابنن دوائت وقتی که جمهوری اسلامی نیرو که شرکو گرکانی هیرشکات اما نیش هیرش کرد مثلا قد بيد هذا أبو خبرنا بحثك ما أبو قدر سلام مسألة كبيرة صار كنترول محلات وساز بند أهمية ساز بندي محلات كجمهوري اسلامی تلاش كاجي بس ساز بندي محل محور كذا جاي بس يجي كانوا مسكت كان كبيت وين كان يجي بس جيت يا ما شاء الله دامي يبوشا بو كنترول محلاته كأو شبكي أو محافلة أصلية بيصير رهبران عمرين لمحلاتها كوجود يسوبيري احتمال يكين ناس يوم جوستانا كين كات كبيصير كبتواني بريان في بقيت جاء إما بنا بركي شبكات
ئەبێ لەسەر کل لە محلاتە سازمان یافتە بن ئەم شەبکە لە یەک هەڵ پێشکن مەجموع مەسایل کەس کە مەسەڵەنکە چۆن سەرنگونی جوونی ئیسلامی سەرنگونی ئسماعیل نەتەنیا لە هەر شارێکە و هەر مەحەلەیەک ئەگەر سەراسەری شارەکان و شارەکەکان و دێهاتەکانی ئێران بارزەکان دەست پێ بکەن قدرەتی مانۆڕی جمهوری ئیسلامی دەبێتە سفر و ناتوانێت تەمەرکوزکە و هێرشکە نابێ خەڵک چاوەڕوان بن دقيقاً أو بحثك مثلا هم بس اجتماعي ماشي مثلا كاميان وصل بي بس نو بكل ماشان بضوان سر بجوان روبا شو زانو قص شيرين وسلبيرو أم جولشتانو وسنبا ديولانو بيجارو أم جولشتانو كمثلا تعريض أما بحث جوز دصل شاركانا كواتي بيكو بس مثلا بنونا أجل مثلا جاري كبيشان يك دقة ما الوقت ما واجد جملة لما لوانا كاعتراضاتي ونيرو كوماكي كريكو لستقلون لسنوم نيري وصل كل مردم اقل لنا مجامع مثلا وقتي او فسودك النيروا او تيقدان آلائش وانسجام نيرو وسوق الجمهورية الإسلامية لا تبع المفروض بيعقد محلات نيا محلات بيك وقت بشكل لصد شاركة كبتواني أمانة ضابطة من لصد كل مثلا ستاسل إن كان كبسيطة مسألة كردستان مسألة جدية وأساسية كوت ما أو فعالين جنانا كجمهورية الإسلامية أحسن وجاي خلي سازماني بوجن لجيلان وكردستان يعني زاني كشتاي بيك وصل بوجا لكردستان وجيلان بيك هو ويسياسة في لنا أجريت كبر كبتواني بنشيء وكنشينا كي ومدوانو كمثلا أمي نبيت بإصلاح جراميداشتكي وسيع وإحتاجي تولي عظيم للصالقرد بإصلاح خيزشة انقلابية شايوة ذات شواسو يكا لستعجلنا بيت ما هو ثايبة كردستان وهم توقعوا انتظارسكا بإصلاح الجمهورية الإسلامية هالشي بتبرو وتيسر نقوني سوقات زۆر سپاس بۆ تەوزیعەکانتان پرسیار زۆرە بەڵام متاسفانە ئەسڵەن وەختمان نەماوە زۆر سپاس بۆ بەشداریتان و بۆ تەوزیعەکانتان لە بەرنامەی ئەو حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆدا و هیوادارم 24 شهریوەر ساڵگەردی مەرجی مەهسا ببێتە پایانی ڕۆژی حاکمیەتی جمهوری ئیسلامی و خەڵکی ناڕازی سەراسەری ئێران کە بە حەق 95% ناڕازین ئەم 95% خەڵکی کۆمەلگای ئێران ئەمەلەن بڕژێنە شەقامەکان و مەرجی ئاخرین ڕۆژەکانی جمهوری ئیسلامی ڕەقەم لێ بدەن. زۆر سپاس بۆ تەوزیعەکانتان و بۆ بەشداریتان. بینەرانی عەزیز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر جوهان ساخی و سڵامەتیتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن.